سەربازە خۆبەخشەکان لەگەڵ پاسەوانی نیشتیمانی لاتیڤیا ڕاهێنان لەسەر بۆ سەدانانەکەن هێرشێکە بۆ سەر کاروانێکی زریپۆشی دوژمن مەشقەکە هاوتای سەرەتای داگیرکاری رووسایە کە ئۆکرانیەکان بەکاریان هێنا لێدان و ڕاکردن کە بووە هۆی وەستاندنی شەپۆلی یەکەمی هێزە هێرشبەرەکەی رووسیا. پاسەوانەکانی نیشتیمانی لاتیڤیا لە 10,000 ژن و پیاوی ئەو وڵاتە پێکاتوە خۆبەخشانە مەشق و ڕاهێنان دەکەن و ئەم هەفتەیەش تەواوە بێت خۆیان ئامادە دەکەن بۆ ئەگەری هەر هێرشێکی رووسیا بۆ سەر وڵاتەکەیان. ساڵێک بەر لە ئێستا بڕیارمدا تەنها پێش دەستپێکردنی شەڕەکە ویستم شتێک بکەم و هەندێک شتی تازە فێر بم. سوپای لاتیڤیا بچووکە 16,000 ئەندامی چالاکیە و لە 170یان لە ئەرێکدان ڕێگایکیان دۆزی و تۆ بۆ فراوان بوون لە ڕێگەی خۆبەخشەکان و ئەم هێزە دروست بکەن و بەهێز دەرکەون. ئەم پیاوژنە وازیان لە کاتی پشووی خۆیان هێناوە و ڕویان لەم سوپایە کردووە. زۆر جار ئەو کەسانە کاری زۆر باشیان هەیە و زۆریش سەرقاڵن و خێزانیان هەیە ئاسان نییە وەرگرتنی ئەو بڕیارە و کاتە تایبەتەکانی خۆت ببەخشیت بە مەشقکردنی سەربازی. داگیرکاری ساڵی پاری رووسیا وەهای کرد زۆرێک لە هاوڵاتیانی ئێمە ئەو بڕیارە بدەن. بۆ ئەم سەربازانەی نێوخۆی سوپای لاتیڤیا وەک پاسەوانی نیشتیمانی مەشقەکەن لەم کەمپەی کە 130 کیلۆمەتر لە خۆر ئاوای ریگاوە دوورە دوای داگیرکاریەکەی رووسیا دروست بووە. زۆربەی خەڵک نیشتیمان پەروەرن لە کاتی پێویستیدا زۆر خەڵک ئامادەن چەک هەڵبگرن و شەڕ بکەن خەڵکی زۆریش دێنە ڕێزەکانی سوپای نیشتیمانیەوە. لاتیڤیا یەکێکە لە وڵاتە ئەوروپیانەی کە زۆرترین یارمەتی ڕاستەوخۆی سوپای ئۆکرانیای داوە لە سەدایەکی بەرهەمی ناوخۆیی بە بەهای 410 ملیۆن دۆلار وەک هاوکاری سەربازی ڕەوانەی کیف کردووە. هاوکات لەگەڵ دوو وڵاتی دیکەی باڵتیک وەک پۆڵەندا چەندین جار هۆشداریان لەسەر مەترسیەکانی فراوانخوازی رووسیا بڵاو کردوتەوە. ئێستا بەکردا خۆ ئامادە دەکەن بۆ شیانی هەر ئەگەرێک و لە کۆتایی ئەم ساڵیشدا خزمەتکردنی ناچاری سەربازیش بەڕێوە دەبن. دوای ئەو وانانەی کە لە ئوکرانیاوە فێری بووین تێگەیشتین کە دەبێت لە یەکەم خولەکی شەڕی سەربازیەوە بەرگری لە وڵاتەکەمان بکەین لە یەکەم داگیرکردنی 1 سانتیمتری خاکی لاتیڤیا. شەڕی داگیرکاری رووسیا بۆ ئۆکرانیا وەهای کرد هەموو جیهان کاردانەوەیان هەبێت بەڵام وڵاتانی دراوسەیە و ناوچەیە داگیرکاری سۆڤێتیان بیرە هەستیش بەلاوازی دەکەن بەڵام هەموو هەوڵێک دەدەن بەهێز دەرکەون. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی ڕیکاردۆ ماکینە لە ڕیگاوە.